سڵاوتان لەبێت و هەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. خۆشحاڵم جارێکی تر ئەبمە میوانی ماڵەکانتان بۆ پێشکەشکردنی بەرنامەی لێکدانەوە هەڵوێست. ئەم بەرنامەیە سێ بابەت لەخۆ دەگرێت کە یەکە پێشکەشتان یەکەم. بە بابەتی یەکەم دەست پێ بکەین لەژێر سەردێڕی قەیرانی سیاسی و ئاسۆی دوا ڕۆژ. قەیرانی سیاسی کۆماری ئیسلامی ڕۆژ لەگەڵ ڕۆژ قوڵتر دەبێتەوە. ئەگەر بە شوێن هیچ نمونە و فاکتێکیشدا نەگەڕین، قسەکانی چەند ڕۆژ لەوە بەری مەسعود پزیشکیان لەگەڵ ڕۆژنامەنووسان بە تەنیایی ئاوێنەی باڵانوێنی بارودۆخێکی سیاسی و ئابووری کۆمەڵایەتیە کە ئەو ڕژیمە تیادا گرفتارە. قەیرانێکە بۆ ڕزگاربوون لە چنگی هیچ ئاسۆیەک شک نابات بۆ دۆزینەوەی ڕێگەچارە لە تاریکیدا پەلەکوتێ. ئەوە لە ئاستی سەرەوەدا، لە ئاستی خوارەوە واتە لە کۆمەڵگادا بارودۆخەکە لەوەش شپرزەترە. پەرەسەندنی هەژاری و خێڵی ملیۆنی بێکاران، نزمبوونەوەی ئەرزشی دراوی ڕەسمی، ئاوسان و گرانی ڕوو لە زیادبوون لە نیشانە بەرچاوەکانی ئەم بارودۆخە شپرزە ئابووریان. هیچ کەم لە باڵەکانی دیکەی نێخۆی حکوومەت نەتەنیا توانایی کۆنتڕۆڵکردنی ئەم قەیرانانەیان نییە، بەڵکو خۆیان بوونەتە هۆکاری تەشەنەسەندنی زیاتریشی. هۆکار و فەکتەرەکانی کاریگەر لە بارودۆخی ئێراندا ئاسۆی دەسەڵاتی کۆماری ئیسلامی لێڵ و تاریک کردوون، سەردەمی گاڵتەجاڕی وەک بەڕێوەبردنی ڕێفراندۆم بۆ قانونی ئەساسی لەژێر حاکمیەتی ئەم ڕژیمەدا کە لەلایەن کەسانێکی وەکو میر حوسەینی موسەویەوە هاتووەتە گۆڕێ، دەمێکە کۆتایی هاتووە. لە ڕاستیدا نەتەنیا کۆماری ئیسلامی و باڵەکانی، بەڵکو هیچ کەم لە بەشە جۆراوجۆرەکانی ئۆپۆزیسیۆنی بۆرژوازی ئێرانیش ڕێگایەکی ئەمەڵیان بۆ کۆتایی هێنان بە قەیران و دواکەوتووی ئابووری و پەرەگرتنی هەژاری و بێکاری و خسەرە کۆمەڵایەتیەکان لەم وڵاتەدا نییە. لە هەمان کاتدا زل هێزە ڕۆژاوایی و لە سەرویانەوە دەوڵەتی ئەمریکا کە هێزە ئۆپۆزیسیۆنە ڕاستەکانی ئێران استراتێژی سیاسی خۆیان بەدەست تێوەردانی ئەوانەوە گرێدراوە، نەتەنیا سیاست و پرۆژەیەکیان بۆ ڕووخاندنی کۆماری ئیسلامی نییە، بەڵکو گەلێک نیگەرانی ئەو ئاخێزە ڕادیکاڵانن کە ببێتە هۆی ڕووخاندنی شۆڕژگێرانەی کۆماری ئیسلامی. ئەوان نەغدی ئەمڕۆی کۆماری ئیسلامی کە دەتوانێت ڕێگا بۆ حزوری سیاسی و نظامی و ئابووری ئەوان خۆش بکات نادەن بە قەرزی سبەی ڕۆژێک کە هێشتا نازانن دوای نەمانی کۆماری ئیسلامی لەگەڵ چ جۆرە حکوومەتێک بەرەو ڕوو دەبن. ئەوان تەنیا دەیانەوەی بە گوشارهێنانی کۆنتڕۆڵ کراو ئەم ڕژیمە بە ئاراستەی دابینبوونی بەرژەوەندی درێژمەوەی خۆیاندا وادار بە تەسلیم بکەن و زێدەخوازیە ناوچەیەکانی هاوسەر بکەن و لە ڕژیمێکی نەیارەوە بیکەن بە ڕژیمێکی یار. لە بەرامبەر ئەم بارودۆخەدا و هەژاری و فەلاکەتی ئابووری، لە بەرامبەر ئەو جنایەتی و سەرکوتگەری و بێمافیە سیاسی و کۆمەڵایەتیانەدا کە ڕژیمی کۆماری ئیسلامی بەسەرچینی کرێکار و خەڵکی زۆر لێکراوی ئێراندا سەپاندووە، لە بەرامبەر داماوی و بێئاسۆیی و پڕۆژێ ئاڵتەرناتیڤ سازی بەشە جۆراوجۆرەکانی ئۆپۆزیسیۆنی بۆرژوازیدا، سۆسیالیزم تەنیا ئاڵتەرناتیڤێکە کە دەتوانێت ئاسۆی ڕزگاربوون بە ڕۆی کرێکاران و خەڵکی ستەمدیتووی ئێراندا بکاتەوە. ئاڵتەرناتیڤی سۆسیالیستی لە مەسیری بەرەوپێشوونی خۆیدا ڕژیمی کۆماری ئیسلامی دەڕووخێنێ. ماشینی دەوڵەتی بۆرژوازی لەگەڵ سەرجەم ئۆرگانە سەرکوزگەرەکانی تێک دەشکێنێ. کۆتایی بە ژیانی مشەخۆرانە و پڕهەزینەی سەرجەم دەستگاکانی تەبلیغی جەهل و خورافە دێنێت و بەرینترین ئازادیە سیاسیەکان دابین و زەمانەت دەکات. حکوومەتی شۆڕاکان بە ڕیشەکێشکردنی بێکاری و بەکارهێنانی خەلاقیەتی جەماوەرێکی ئازاد و حاکم بە سەرچارەنووسی خۆیدا گەشەی ئابووری وڵات زمانەت دەکات، گرفتی مەسکەن بۆ هەتا هەتایە چارەسەر و ڕفاه و ئاسوودەی کۆمەڵایەتی دابین دەکات.
لە ڕێگای کۆتاییهێنان بە دزی و بە هەدەردانی سەروەتی گشتی لەلایەن چینی دەسەڵاتداری ئێستاوە و نوێنەرانی سیاسیانەوە بڕێکی زۆر لە وەسایلی بەرهەمهێنان و بەرهەمەکان بۆ کەڵگلێوەرگرتنی گشتی ئازاد دەکات. ئاڵتەرناتیڤی سۆسیالیستی بە هەڵوەشانەوەی خاوەنداریەتی تایبەت بەسەر ئامرازەکانی بەرهەمهێناندا و بە کۆمەڵایەتیکردنی کارکردن لە ئیجبارێکەوە بۆ وەرگرتنی حەقدەست و بەڕێچوون دەکاتە بابەتێکی دڵخوازانە کە تەنیا لەسەر بنەمای هەستکردن بە وەزیفە و وڵامدانەوە بە نیازە کۆمەڵایەتیەکان بەڕێواچێت. کرێکەرانی ڕێکخراو لە دەوڵەتی شۆڕەکاندا بە ئاراستەی دامەزراندنی سۆسیالیزم، زانست و تەکنۆلۆژی کە یەخسیری ڕقابەتی سەرمایەدارانە ئازاد دەکات و لە ئاکامدا بەرهەمی کار بە خێراییەکی سەرسوورهێنەر زیاد دەبێت. سۆسیالیزم وەڵامدانەوە بە نیازەکانی خەڵک دابینبوونی ژیانێکی پڕ لە ڕیفاهە و شیاوی ئینسان دەکاتە ئامانجی بەرهەمهێنان و سەرجەم خزمەتگوزاریەکان و پێداویستیەکانی بەشەر لە ئاستێکی زۆردا بەرهەم دێنێت و هەموو پێداویستێکی مادی و معنەوی ئینسانەکان دابین دەکات. سۆسیالیزم بۆ هەچایە کۆتایی بە مەترسی قێرانە وێرانگەرەکانی ئابووری دێنێت. لە کۆمەڵگای سۆسیالیستیدا ئینسانەکان لە ئیمکاناتی یەکسان و فراوان بۆ گەشەی ئستعداد و توانایە فەردیەکان بەهرەمەند دەبێت و توانایە فەردیەکان ئەگەشێنەوە. لە ئاوا کۆمەڵگایەکدا ئازادی و ڕفاهی هەر کەسێک مەرجی ئازادی و ڕفاهی هەمووان دەبێت و ئینسانەکان پێدەنە بارودۆخی ڕاستەقینەی ئینسانیەوە. سەرجەم شێوازەکانی چۆسانەوە، نایەکسانی و هەڵاواردنەکانی وەک ستەمکێشی ژن و ستەمگەری نەتەوایەتی دەسەڵدرێنەوە. هەڵاواردنی ڕەگەزی و تەنگنەزەری نەتەوایەتی و نژادی جێگای خۆیان ئەدەن بە هاوپشتی ئینسانی. بەڵام دژواری شکڵگرتنی بەدیلی سۆسیالیستی لەو کۆسبوو بربەستانەدایەکە لەسەر ڕێگای ڕێکخراوبوونی کرێکاران و هەڵسوڕاوانی بزوستنەوە پێشڕەوە کۆمەڵایەتیەکاندایە. ئەم کۆسبانە دەبێ بناسرێن و لا ببرێن. لە هەر حاڵدا ئەم بربەستانە هەرچیەک بن، ئەم ڕاستیە ڕوون و حاشا هەڵنەگرەکە ڕێکخراوبوون لە بۆشاییدا بەدی نایێت، بەڵکو لە ناخ و لە دەرونی بزوستنەوە کۆمەڵایەتیەکانی مەوجود و لە ڕەوتی گەشەکردن و بەرەو پێشچوونیان لەدایک دەبێت. لدفتری قوتابخانەم لەسەر تەختەی ناو پۆلەکەم، لەسەر درەخت، لەسەر لوم و لەسەر سەهۆ، لەسەر بەفری تازە و سپی ناوت ئەنووسم سەربەستی، ناوت ئەنووسم سەربەستی. لە لاپەڕی بۆر و نووسراو، لە لاپەڕی سپی و بێناو، لە بەرد و دار، دار و دیوار، دار و دیوار،
مەچەکی جەنگاوەران لەسەر تاج و تەختی زێڕین لە جەنگەڵ و دۆڵ و بیابان لەسەر پینەی بەرگی خاکیم لەسەر شەتاوی مانگە شەو لەسەر مەچەکی لەسەر کێڵگە و لەسەر ئاسۆ لەسەر پەڕ و باڵی مەلان لە ڕەنگ و بۆنی کازی وا لە عارەقی خەستی زەریان لە دیوار و تەختەی دەرگام لە هەر شتی شپۆلی گڕی پیرۆز ناوت ئەنووسم سەربەستی ژن ژیان ئازادی زان زندگی ئازادی ژن ژیان بەڵێ بینەرانی خۆشەویست بابەتی دووهەممان سەبارەتە بە قەیرانی ئاو و کارەبا. ژیان بێ هەر شتێک بگوزەرێ بێ ئاو و بێ کارەبا ناگوزەرێ. کۆماری ئیسلامی هەموو سامان و سەروەتی ئێرانی خەرجی سەرکوت و خەفەقان لە ناوەوەی وڵات و تێرۆریزم لە دەرەوە و پڕۆژێ بە باچووی ئەتۆمی کردووە. ئێستا تەنانەت سەرەتاییترین مافی خەڵکە بریتی بێت لە دابینکردنی ئاو و کارەبا پێدابین ناکرێت. کۆماری ئیسلامی دوای 46 ساڵ لە گەیشتن بە دەسەڵات نەتەنیا نەیتوانیوە پێش بە گرانی کەمەرشکێن بێکاری ملیۆنی بگرێت، ئێستا گەیشتووەتە ئەو ئاستێکە زەروری و ئەساسیترین پێویستی خەڵک یانی ئاو و کارەباشی پێدابین ناکرێت. بەڵام نەبوون و کەمبوونی ئاو و کارەبا بە ئاسانی بۆ حکوومەتی ئیسلامی تێناپەڕێت. ئاو و کارەبا جیا لە زەرورەتی حیاتی بۆ ژیانی مرۆڤ، دوو فاکتەری سەرەکی سەلامەتی ڕۆحی و ڕەوانی خەڵک و کۆمەڵگا، دوو کەرەستەی ئەساسی ئابووری و دابینکردنی پێداویستی ڕۆژانەی خەڵکە. بێئاوی و بێکارەبایی بەمانەی وەرشکەستگی و لە کارکەوتنی بەشی هەرە زۆری بەرهەمهێنان، بەتایبەت بەشی چکۆلە و مامناوەندی تۆلید. حکوومەتی ئیسلامی ڕۆژ بە ڕۆژ و ساڵ بە ساڵ خەڵکی زیاتر بێکار و برسی کردووە. ناڕزایەتی دەربڕینی خەڵکی سەرکوت کردووە. بەڵام لە پڕوپاگەندا و تەبلیغاتدا لانی کەم باسی دابینکردنی ئەمنیەت و دابینکردنی پێداویستە سەرەتاییەکانی ژیان وەکو ئاو و کارەبای دەکرد، ئێستا قەیران و بێکفایەتی وای لێکردووەکە تەنانەت لە دابینکردنی ئەم پێداویستیە سەرەتایانەی ژیانی ئەمڕۆیش بێتوانایە. سفرەی خەڵک هەر ڕۆژ چکۆلە و بێڕۆنەختر بووە و ئێستاش بێئاوی و بێکارەبایی پێزیاد بووە. مانەوەی کۆماری ئیسلامی چیدی تەنیا بە مانای بێمافی، شکەنجە و ئیعدام، برسیەتی و بێکاری نییە، بەڵکو بە مانای بێئاوی و بێکارەبایی و بە مانای مەترسی جدی لە دەستچوونی زیاتری سڵامەتی ڕەوانی و فیزیکی خەڵک و بە مانای کارەسات و تراژێدی مرۆڤی ژینگەئی لە ئاس ئێرانە. بێئاوی و بێکارەبایی دەتوانێت ببێتە هۆی تێکدانی زیاتری ژینگەی کوردستان لەلایەن ڕژیمەوە و پێویستە جەماوەری خەڵکی کوردستان بە یەکگرتووی و وشیاری زیاترەوە چاودێری
پلانە نوێیەکانی کۆماری ئیسلامی بن و دەنگی ناڕزایەتی خۆیان خەنە پاڵ دەنگی ملیۆنەها لە خەڵکی نەڕازیێران لە دژی کۆماری ئیسلامی ئێرانەوە. کێشەی نەبوونی کارەبا و ئاو دەتوانێت ببێتە قەیرانێکی گەورەی مرۆیی و ژینگەیی و کۆماری ئیسلامی بە سازکردنی کێشە و نانەوەی پیلانی دوو چەندبەرەکی لە ناو خەڵکی ناوچە جیاوازەکانی ئێراندا خۆی کە سەبەبکاری سەرەکی و ئەسلی ئەو قەیرانانەیە بشارێتەوە. خەڵکی کوردستان پێویستە بە وردی وشیاری زیاتر لە جاران خۆیان بۆ دۆرێکی نوێ لە خەبات لە دژی کۆماری ئیسلامی ئامادە و تەیارکەن. ئەم دۆرە حکوومەتی ئیسلامی لاواسر لە جارانە و خەڵکێکی زۆر زیاتر و بەرینتر لە دژی کۆماری ئیسلامی هاتوونەتە مەیدان. ببخشید به سیستمتون انتقاد کردم، ببخشید صدام در اومده اعتراض کردم، جبران میکنم اگه اشتباه کردم، این موزیک رو بهتون بدهکارم من. به این اجتماع، به این نظام، دولت دال دلسوزی، به این رجال، غرقیم تو رفاه، دنیا بد شده بکام، منصب شایسته سالاری و هر کی سر جاش، کاش غربی یا یکم از ما یاد بگیرن، اروپایی یا زیر فقر دو قلو زاییدن، از گشنگی تو سطل تا کمر خم میشن، حتی یک روز همه آزادی رو نچشیدن، همه چی از اینجا جیبا پر پول، لبخند گشاد مردم، کل روز دولت اعتدال دقیقا وسط بوم بوم، سبز اینجا غرق دنیا توی خون، اون وردبیرا دانش آموزا رو میمالن، تو صورت محجبه ها اسید میپاشن، آمرای به معروف از قانون ترسی ندارن، اینجا عقاید مختلف هم امنیت دارن، صدا و سیما فرنگ و اینجا، کلام مجری دروغی گیرا، الغای ذهنی خطوط فکری، از سیاست تا سلیقه جنسی، پشت پرده قولی نره، آزادی عمل مدرن برده، الغای ذهنی خطوط فکری، آزادی عمل مدرنی برده، کلیشه برعکس عکس، تریبون هرزتون هرس مغز، حرف باخرس تو جوال علف هرز، راست دروغ راست کجاست طرف چپ، نمک زخمه تیوی تو رو دروغ میگفت، شفاف اخبار داستان پینوکیو جهده ای افکار، 23 و BBC و مردم من یکی دیگم اینو میگفت، مردیم خوشیم بس که مردیم، پیک آخر جام زهر بود تا تهشو خوردیم، نازمانا منظمن ما هممون دزدیم، قله دروغیم پوچیم دامنمون توهی، تخصص تلاش گوش مهندس قاچاقچی، رئیس میشی با پارتی مدرک داری یاددار چی، تو ببری من نبردم من ببرم تو باختی، ولد زنا زندگی رباتی، صدا و سیما فرنگ و اینجا، کلام مجری دروغی گیرا، الغای ذهنی خطوط فکری، از سیاست تا سلیقه جنسی، پشت پرده قولی نره، آزادی عمل مدرن برده، الغای ذهنی خطوط فکری، آزادی عمل مدرنی برده، رسالت رسانه ها رنگ کردنه، عاشق عالمه به پامه به پان همه، با پای لنگ پای داریم به پاکش نره، مبارزه هشتکی گوشید نشکنه، میگن چوب معلم و هر کی نخوره خره، میگن اینجا گشنه ای ولی بهشت پر زره، میگن آبروی بین المللی مهمتره، پس صورت ها سرخ میشن با نظام و چکش، کش میاد روز هی دود میشه زود پول، رگ بزن رگ کجاست نمونده اصلا توش خون، خط فقر رفت صف خط مرگ تو بود، سیاست با صداقت دروغ و چوبون بود، چپ خوبه راست بگی بد میشی، تلف میشی، وطن چیه نموند واسد نرزشی، نردشی، هدف چیه مرز کجاست فقط میخوای رد بشی، تهش تو رسانه میگن یا برید یا خفشید، موجی بارونه گو واقعیتو بنیشخن، مغز عوام زیر وزن رسانه میشکست، به جز خودتو دلسوز تو نیست هیچ کس، واسه رسیدن به واقعیت فکر کن بیشتر، ببخشید. لە ماوەی 46 ساڵی ڕابردووی دەسەڵاتی کۆماری ئیسلامیدا ژینگەی ئێران گەورەترین و قەرەبوون نەکراوەترین خەسارەتەکانی وەبەرکەوتووە. ئەم ڕژێمە نەتەنیا ژیانی ئەمڕۆی زۆربەی هەرە زۆری خەڵکی ئێران بە فیڕۆ داوە و نەتەنیا ئێرانی کردووەتە زیندانێکی گەورە بۆ دانیشتوانی،
بەڵکو بووەتە هۆکاری لەناوبردنی ژینگەی نەوەکانی داهاتووی ئەم وڵاتەش. لە سەردەمی دەسەڵاتی ئەم ڕژێمەدا بەهۆی کاری نەزانانە و سیاسەتی قازانجپەرستانە و کردەوەی نابەرپرسانە ئەنبارە ئاویەکانی ژێرعەرزی بەتاڵ بوون و دەریاچە و تاڵاوەکان وشک بوون. لە ماوەی 46 ساڵی ڕابردوودا بەرینایی دارستانەکانی ئێران بەهۆی ئاگرکەوتنەوەی لە ئەنقەست و نەزانستیانە و یان بەهۆی دروستکردنی باڵاخانە و سێرانگا لەلایەن خاوەنانی سەروەت و دەسەڵات و هەروەها سازکردنی خانوبەرە بە نیوەی خۆی گەیشتووە. لە ماوەی 46 ساڵی ڕابردوودا 90% زیندەوەری کێوی ئێران لەناو چوون. بەهۆی چالاکی قازانجپەرستانە ئێران لە بواری پەرەسەندنی بیابان و لە ناوچوونی خاکەوە پلەی یەکەمی جیهانی پێدراوە. بەپێی راپۆرتی ڕێکخراوی تەندروستی جیهانی ساڵانە 28,000 کەس لە خەڵکی ئێران بەهۆی نەخۆشیەکانی پەیوەندیدار بە پیسبوونی هەواوە گیانیان لەدەستدەدەن. ئەگەر تەنیا بەشێک لەو ملیاردها دۆلارەی کە دەکرێتە خەرجی پرۆژەی نەزانانەی موشەکی و ئەتۆمی و بەهێزکردنی هێزی سەرکوتی خەڵکو و دەکرێتە هەزینەی دەستێوەردان لە وڵاتانی ناوچەکە و یان هەزینەی ناوەند و دامەزراوەکانی پەرەپێدەری دواکۆتوی و خورافات خراپایە خزمەت پشگرتن لە ناوچوونی خاک و پاراستنی دارستانەکان و ڕێگری لە پیسبوونی هەوای شارەکان ڕەنگ بێ هیچ کات شایەدی کارەساتێکی هاوشێوەی ئەوەی کە لەم هاوینەدا و لە ناوچەکانی ڕۆژاوای ئێران ڕوویاندا نەبوایان. کۆماری ئیسلامی نەتەنیا دەست ناداتە زیندووکردنەوەی دارستانەکان بەڵکو دەست لە ناو دەستی سرمایه‌دارە قازانجپەرستەکان بە وێرانکردنی ژینگە بارودۆخەکە لەوەی کە هەیە بەردەوام خراپتر دەکات. دەوڵەتێکە خاوەنی یەکێک لە بەهێزترین ماشینە جەنگیەکانی ناوچەکەیە و پتر لە 1 ملیۆن هێزی ڕێکخراوی نظامی هەیە دەیتوانی زۆر بە ئاسانی بەر بەم ئاگرکەوتنەوەیە بگرێت. ئەوە تەنیا نمونەیەکە لە تاوانە ئاشکراکانی ڕژیمی کۆماری ئیسلامی دەرهەق بە ژینگەی ئێران و ژیانی ئەمڕۆی مرۆڤەکان و نەسڵەکانی داهاتوویان. بێگومان بەبێ هەوڵدان بۆ ڕزگاربوون لە چنگ ئەم ڕژیمە هیوای گەیشتن بە ژیانێکی ئاسوودە و ژنگەیەکی سالم بێمانایە. بەڵێ هازیزان و بینەرانی خۆشەویست بەم شێوەیە گەیشتنە کۆتایی بەرنامەی ئەمڕۆی لێکدانەوە هەڵوێست. زۆر سپاس کە بینەرمان بوون. سەرنجتان بۆ بینینی درێژەی بەرنامەکانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە ڕادەکێش.